بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بە خوای گەورە ئەم ساڵ خوای گەورە ئەو وشکە ساڵی کە بەسەری هێنابن کۆتایی پێهێنا و سوپاس بە خوای گەورە بارانێکی ئێزگار باش باریوە کە بۆتە جێگای دڵخۆشی و ئەم وشکە ساڵی کە ئێمە لی دەترساین لە هاوێنی ئەم ساڵ ئێسام ساڵ کۆتایی پێهاتووە. یعنی ڕێژەی بارانبارین نزیک بۆتەوە لە ساڵی 2019 کە با بڵێن زۆربەی بەنداوەکان سەرڕێژیان کرد و ئەم ساڵیش دەشت و دەر و کانی و ڕووبار و سەرچاوەکان بە شێوەیەکی زۆر باش ئاویان پێدا دەڕوە و ئەو نیگەرانی کە هەبوو لەسەر وشکە ساڵی کۆتایی پێهاتووە. جا ئەو خۆشحاڵی کە هەیە هەم ئێمە هەمیش جوتیاران لەلایەکی ترەوە دەری دەبڕن بە تایبەتی کە ئاوی بیرەکان وەکو لە بیرتان بێت لە هاوێنی ئەم ساڵ نزیک بوو بێەوە لەوەی کە لە 200 مەتریش قەترێک ئاو لە بیرەکانە نەبێت لە ئاوی ژەرزەویان نەبێت، بەڵام ئەمە کۆتایی پێها سوپاس بۆخوا. جارێکی تر ئاوی چەم و ڕووبار و کانیاوەکان ژیاوەتەوە، ئاوی بیرەکان بە شێوەیەکی باش ژیاوەتەوە، ئاوی کانی و سەرچاوەکان بە شێوەیەکی باش ژیاوەتەوە. اینجا جوتیاران ینی دڵخۆشن بەوەی کە دەوکو دەبینن لە ئێستاوە دەخڵ و دان و زەعاتیان ئامادە کردووە و بە شێوەیەکی زۆر باش بەرهەمەکانیان لە ڕێگایە. سوپاس بۆ خوای گەورە بەهۆی ئەو بارانە نەشی کەباری و ئەم ساڵ وا دەکات کە بەرهەمی ناوخۆیی زیاتر بێت و بەرهەمێکی باشتر هەبێت. یعنی ئەم ساڵ لە سلێمانی تاوەکو ئێستا کە ئێمە قسە دەکەین نزیکەی 600 ملیم باران باریوە، ینی پێشببینی دەکرێت ئینشاءڵڵا بۆ چەند ڕۆژی ئایندە بارانەکە زیاتر بێ کە ئەگەر لە بیرتان بێت لە ساڵی 2019 کە ئاوی بەنداوەکان پڕ بوو نزیکەی 1300 ملیم بۆ 1400 ملیم بارانباری بوو کە پێشببینی دەکرێت ئەم ساڵ جارێکتر ئینشاءڵڵا ینی ڕێژەکە ئەگەر نەشگاتەوە بەوە نزیک بێتەوە لەو ڕێژەی کە لە ساڵی 2019 بوو. بۆیە دەشت و دەر و هەموو شوێنێک سەوز دەچێتەوە و بەروبوومی جوتیاران بە شێوەیەکی باش لە ئامادە باشیدایە و گەشەیەکی باشەکە. ئێمە هەوڵە دەین جوتیاران بدوێنیم بزانین ئەم بارانی ئەم ساڵ تا چەند دەبێتە هۆی باشبوونی بەروبوومەکانیان و بەروبوومێکی باش ئینشاءڵڵا بۆ ئەم ساڵ دێتە بەرهەم. بزانین قسەی ئەوان لەسەر ئەو بارانی کەباریوە چییە، ئەم ساڵە بارانە تا چەند دەتوانێت ببێتە هۆی گەشەساندنی کەرتی کشتتوکاڵ و ئاودێری لە هەرێمی کوردستان. لەگەڵ دەستپێکی وەرزی بەهار دڵۆپە بارانەکان تەنها دڵۆپێکی ئاو نین، بەڵکو و ژیانێکی نوێ دەبەخشنە خاک و خەڵک. بارانبارینی بەهار بە یەکێک لە گرنگترین جۆرەکانی باراندا دەندرێت بۆ کەرتی کشتتوکاڵ، بەتایبەت بۆ دەخڵودان و گژوگیا کە ڕاستەوخۆ کات دەکاتە سەر ئاسایشی خۆراک و بژێوی جوتیاران. بەنسبەت ساڵی پارەوە ساڵی هین نەبوو، وشکە ساڵی سەخت نەبوو، هەزم کردەوە بۆ ئینکەم و ساڵێکی کەم ئاوی بوو. ئینا لە هەنێ شوێن هەر وەکو ناوچە شاخاوەکانمان ئەوە هەر ڕێژەیەکی باش باری بوو بە نسبەت گشتیشەوە، یعنی بە نسبەت گشتی سنووی پارێزگای سلێمانیەوە تقریبا بە ساڵێکی کەمێک کەم ئاوی سیرمانە کرد. ئینا وشکە ساڵی مانای خۆی هەیە، دوو وشکە ساڵی سێ جۆری هەیە، با بڵێن ئێمە لە ڕووی کشتتوکاڵیەوە نەماودە ئەو وشکە ساڵیە بۆ لەبەرەوەی گەنم بەرهەم هات لە سنووری پارێزگای سلێمانیشەوە چکە بارانەکان کەم بۆ ڕێژەکەی بەڵام بە تەفاوت باری بوو واتە بینی ماوەیەک و ماوەیەش کە بارانە باری. بەس ئەم ساڵ ڕێژەی ئەم ساڵ لە هەندێک شوێن سێقاتی ساڵی پارە، ینی لە هەندێک شوێن دووقاتی ساڵی پارەمانە، یعنی ڕێژەی بارانباری ئەم ساڵەکە با بڵێن وەکو ستاندەر سنووری پارێزگای سلێمانی کە بە ناوچەیەکی مسۆگەری باران حسابەکرێت لە عێراقاوانە 600 تا 700 میلیمەتر ببارێ ئەوە ستاندەریشی زۆر فولە، ینی ماکزیمۆمە و شتێکی زۆر باش ئەمانە. ئستا لە زۆربەی شوێنەکە لە هەندێک شوێنمان هەیە با بڵێن وەکو پێنجون و وەکو بەرزنجە و وەکو قەرەداخ و ماوەت و ئەو شوێنە شاخاوەکان ئەوە ڕێژەکە یەکجا بەرزە، یعنی ڕێک دووقاتی ئەوەن لە هەندێک شوێن 1400 میلیمەتر باریەوە، لە هەندێک شوێن 1500 باریوە تا ئەم ڕۆکە قسەی لەسەرەکەین و لەوەش بارانی تریش بێ، ینی زۆر تێپەڕێ. بۆیە تەسەوڕەکەین ئەم ساڵەکە بەڵێ ئەوە نەزاتمان بۆ لە وشکە ساڵی، نەزاتمان بۆ لە کەم ئاویش و تەسیری شێبێ بەڵێ بێگومان چکە یەکێک لە توخمە سەرچەکانی کشتتوکاڵکردن ئاوە. تۆ ئەگەر ئاوت نەبێ زەویشت هەبێ یاخود کەشیشت هەبێت تۆ کشتتوکاڵت پێ بە بەرهەم ناهێنرێ. بۆیە ئەم ساڵەکە بەڵێ وا تەسەوڕەکەین لە هەموو بارەکانە، لە ڕۆچی لە وەرگا لە هەر هەمیا ئەم ساڵک زۆر ساڵێکی بژانەوەی زۆر باشە بێ وەکە کشتتوکاڵ. بارانی بەهار جیاوازە لە بارانی زستان. ئەم بارانە زۆربەی کات بە خوڕ و بە لێزمە دەبارێت و
لەگەڵیدا هەورە بروسکە و هەورە گرمەی بەهێز هەیە. لە کاتی هەورە بروسکەکەدا نایدرۆجینی ناوهەوا لەگەڵ ئاو تێکەڵ دەبێت و دەبێتە جۆرە پەینێکی سروشتی کە بە شێوەیەکی خێرا لەلایەن ڕەگی ڕووکەکانەوە هەڵدەمژرێت. ئاوی بەهار پلەی گەرمیەکەی لەگەڵ خاکی گەرم بووەوە دەگونجێت. ئەمەش دەبێتە هۆی چالاکردنی بەکتریای سوودبەخشی ناوخاک. بۆ گەرم و جۆ و دانەوێڵەکان بارانی ئەم وەرزە بە بارانی زێڕی ناو دەبرێت. دەخلودان لە بەهاردا لە خۆناغی گوڵکردن و تێکردنی دەنگدایە. باران لەم کاتەدا وا دەکات دەنگەکان پڕ و قورس بن. باران تۆزی سەر گەڵاکان دەشواتەوە. ئەمەش کردداری ڕۆشنەپێکاتن خێرا دەکات و ڕۆکەکە لە مێرووە زیان بەخشەکان دەپارێزێت. لەخوا بە زیابێشکر ئەم ساڵ گەن و جۆ لەوە ڕوشت بێعیبە بارانی خۆشە بارانەکەی زۆرە خوانێ بڕێ بەهارێکی تەڕە بەهارەکەمان بەهارێکی دەمتەرە خۆشە ئەگەر ئیشەڵا هەر ئاوا بەردەوام بێ لە بەهارێکی درەنگیشا باران بێ ئیتر ساڵێکی زۆر خۆشە لەوانەیە بڵم 20 ساڵ ژەبێ و تا 20 ساڵ زیاترە بێ کە تا ئێستا بارانی وا نەباریوە خوانێ بڕێ ساڵی وە ئەم ساڵ پڕباران نەبووە لە ڕاکردنەکە کە ڕامان کرد بۆ ئێران لە نەوەتا ئەو کاتە ئەم بارانە هەبوو دەوری ئەم بارانە هەبوو بە هەمان شێوەی ئەو ساڵە خوانێ بڕێ باران باریوەتەوە ئەم ساڵ دەرەجەیەک بۆ باران 2009 باران باری بەس بەو دەرەجێنە چەند ساڵە ئەم چەمەیەمەش وشکی کردو تا ئێستا 5 ساڵ 6 ساڵ دەبێ ئەم چەمانە وشکەکەن هەر ئاویتیان نامێنێ هاوینێ بە پشتیوانی خوا ئیشەڵا ئەم ساڵ ئاو زۆرە و ئاویش نابڕێت ئیشەڵا نەجاتمان نەبێت لە بێ ئاوی وەڵا دەخلودانیش کرد جوانە ماشەڵا ئەوە دەخلودانە خوانێ ڕە عیبی نییە و ئیتر ساڵیش خراپ نییە ساڵەکەی ئەوە سەمادیان پێکردووە هەنجا تێر ئاویشە ئەوەی ئەوەیە دەخلودان هەبوو بەس خراپیش نەبووی پارش خراپ نەبوو پارەکە ئێمە لەمانی هەشتا زەرعاتمان زۆربەی شوێن زەرعاتی بەرڵا کرد لە بێ ئاویە مانی هەشتونەوە بەڵێ ئەم ساڵی شەڵا خوا پشتیوان بێ ئاو زۆرە چەمەکەش وشک ناکە بە پشتیوانی خۆ خۆی بەهار دەغڵودان لە بەهارە زەوق پێیاکە و بەقووە دەبێ کە بارانی هەبێ بەقووە دەبێ کە بارانیش نەبێ بەقووت نابێ ئیشەڵا بارانی کریشیە بێت ئەرە وڵا پێویستە بێت جا لەمە دووە لەسەر گوڵا باران پێویستی زۆرە ئەو خۆرەتاوە ئەرزەکەی لێ ئەکا وەکو بڵێن لێکا بە قووەت گەرمی پێکا و ئەو جیا زیاد دەکا لە ئازار ئێستاش ئێمە زۆپا هەر داخین ساردە با بڵێن کاتی بەهار لە بەهارانە ژنا لە کاتێکی ترا لە هەر کاتێکا بێ کە تۆ ئاوتدا هەر خاچێک بێ سەوزە بێ ئاوی هەبێ بەڵە ڕەنگی سەوزی تێر و ئەمانەوە پەیوەندی بە کلۆڕۆفیلەوەیەکە لەوە لە ڕووی زانستیەوە کلۆڕۆفیلەکە لە ڕێگەی خۆرەوە وەریەگریاوانە ئەوە ئیتر تێری و ناتێرەکەشی کە توتە سەر بە پیتی خاکەکەی و لەگەڵ تشکە پێکاتن کە کا لەگەڵجەوە ئەوەیە بەڵام لە دوا هەموو بارانبارینێک و ئەمانەی کە ئەم کە شەشیە چکە نسبەی ڕوتوبە لەم کاتانە بەرزە بێتەوەوانە بۆیەکەوە گژجا بە باشێ بژێتەوە ئەگە بارانی بە خوڕ ببارێ بۆ چەند ڕۆژێک ئەوانە بە خوڕ و بەردەوام ببارێ بەڵێ کاریگەری خراپ دروستەکە بە تایبەتی لەم کاتانەیە ئەبێتەوە هۆی نەخۆشی پێوترێ سەدا ژەنگ لە گەرم بدە. توێژینەوەکان دەری دەخەن کە بارانی کۆتایی نیسان و سەرەتای ئایر دەتوانێت ڕێژەی بەرهەم بە ڕێژەی 120 بۆ 130 زیاد بکات. تەنها دەخلودان نییە کە لە بارانی بەهار سوودمەندن بەڵکو گژوگیا سروشتیەکانیش لە چیاو دەشتەکان بەهۆی ئەم بارانەوە گەشەیەکی خێرا دەکەن. پەیدابوونی لە وەرگای دەوڵەمەند بۆ ئاژەڵداران کە تێچووی کڕینی ئالی کەم دەکاتەوە یەکێکی ترە لە سوودەکانی بارانبارین لە بەهاردا. ئەم ساڵ هاوین چۆتان گوزارە؟ وڵی هاوین ئێمە بە سیار ئەمان بۆ هێنان ئاویتیان نەمابوو چەمەگەش ئاوی کەم ببوو اینجا چیۆگەش ئاوی لێنی هەر ئاوی کەمە
بە سیارامان بۆ هێنان یعنی ئاو کەم بوو بیەوە بۆ ئاو هەر زۆر کەم بۆرە وڵا داین لە چەمەکەش حەفر ماڵکەندە بوو ئێمە تقریبان 20 ماڵێکی لە سنوورەی خۆمانە بەسەر بەرمانەکە و ڕۆژی ساعتێکمان مەرەکە لە چەمەکەشە چەمەکە ڕایتیان نەمابوو یعنی ڕەحەت دەستانەکە ئارە وڵا خەڵکی تری شەروا بوو هەمووی وا بوو نەکەرێمە هەموو دێگەوا بوو بۆ دێگەش بەتەنکەر بمانە هاو لەو چەمەی ئەو دیوە چەمی شاخە سوورەوە بۆ ناو دێگەش بەتەنکەرەمان کردی خۆی ئەم بارانی کە ئێستام ساڵ باریوە چەندێکە بێوانە باریوە وڵی من بەبیری من شتیوان نەباریوە ئەم ساڵ ناوەڵا 2019 وانە نانە 2009 جوانە بوو ناوە ڕووژیا و شت بێبارانی پار نەبووە ئەم ساڵ بارانی ساڵ لاقل دەرچوو ماشەڵڵا بەس پار زۆر وشکە ساڵی بوو پارێسام کێوانەی ئێمە ئاویتیانە پای ئەی پیانە ڕێم شیوە هیچ ئاوێکی پیان نەڕێی بۆ حیوان وشتیش هەرستین بوو هەر زۆر تین و وەرەوەڵا ئێستام ساڵ ینی سپاس بخوات خۆزەکە باشە ڕزگار بووە لە کۆرە لە خوا بە زیابێ ئەرەوەڵا زۆر بارانی چاک باریوە بۆ لەوە ڕوو بۆ ئاو بووانە لەوە دەرچۆ ماشەڵڵا ئەگەر بڵم هەر ئیشی خۆینا بێ ئاوی نبینێنەوە چەمەکان وەزیان چۆنە چەمەکان هەر زۆر زۆرە ئەوە ئەو دی ئەو بەرمانەوە 3 ڕۆژە ئەمڕۆ هاتونتان بەر مەجال نەبوو ناوەڵا مەجالیان نەبوو حەدوا بوو ئەم ساڵانی پێشوو وا بووە بڵێن ڕێگا بڕاوێ بەس قەدەوەڵە زۆر نەباریوە لێرە ینی باریوە لە ماوەی هەفتەیەکە باری بەس ئەم ساڵ هەر هەموو هەفتەیە ڕێگایان نەگیراوە حیوان تێرەخوا ئێستا بەڵێ ئەرەوەڵا تقریبا لە جەژن و حسابکە تێرەخوا وا ئەکا مەسەر ئەم ساڵ خەڵک زیاتر حیوان بکڕێەوە بە قورئان کاسبکار نەماوە لە دێکان چۆڵ بوون کەسی تا نەماوە ئیشکات نەبەخۆ ساڵیش دەوری هەبوو وشکە ساڵی دەوری هەبوو بە سنووری ئێمە سا بۆ حیواناری نابێ دێ ئێمە هەمووی خویاوەتە ڕەز و باخ و زەرعات ڕسوباخش ئەم ساڵ وشک بوو کێمە هەمووی وشک وەرەوەڵا دی بێتێنێ ئەرەوەڵا ڕێزەکانمان هەمووی وشک بوون زۆر کەمی ماوەتەوە هیچی بوو بێ ئاوی بوو باران نەباری بڵێن ئێستا خەڵک بۆ دەخلودانیش ئەم ساڵ دەخلودانەکەش ماشەڵڵا دەخلودانی ئەم ساڵ زۆر چاکە ئەرەوەڵا زەرعاتی شەروایە زەرعات نەکراوە ماشەڵڵا باران نەهێشت و عەرز چێڵی تا بکرێ بە زەرعات عادەتەن لە مانگی 4 بە دواوە کرێ کاریگەری بێ لەسەر زۆربوون ڕێژەی حیوان و ماشەڵەوانە والله ئەگەر کەس کاسبکار بێت ئەرەوەڵا ماشەڵڵا لەوەڕ زۆرە ئاو زۆرە شت زۆرە ئەگەر کاسبکار بێت شتەکان زۆرە بەس کاسبکاریە بێ ئەرەوەڵا ئەرەوەڵا جنات زەرعاتیش بکەم ساڵی ئیسفادەی لێکەیت ئاو هەیە حیوان بەخێوگە ئیسفادەی لێکەی هەر شتێ بکەم ساڵی ئیسفادەی لێکەی کە ساڵم ئیسفادەی نەبوو بەبێ ئاوی بوو من بۆ خۆم هەموو ڕۆژێ بە سیارە ئاومە بەر بۆ حیوانەکە وڵی بە سیارێت سیارەش تۆ بێت بە معدەلی لێ بێت دایما نەفرێک لای حیوانەکە بێت نەفرێکش لای ئاوهێنان و ئەوە بێت دوای ساڵێکی پڕ لە ماندوو بوون بارانبارینی ئەم ساڵ بە ڕێژەیەکی زۆر زەردەخەنی خستۆتە سەر لێوی جوتیاران ئەم ڕێژە زۆرەی باران دڵنیایی دەداتە جوتیاران کە وەرزی دروێنەی ئەم ساڵ وەرزی تێربوونی بازاڕ و باشبوونی باری دارایی دەبێت دیمەنی دەشتە سەوزەکان و گەرمە بەرزەکان نیشانەی ساڵێکی پڕ بەرەکەتن کە تیایدا ماندووبوونی جوتیار بە هەدەر ناچێت بارانی بەهار شاخوێنبەری ژیانی کشتتوکاڵیە ئەگەر چی ڕەنگە بۆ هەندێک کەس تەنها گۆڕانێکی کەشوهەوا بێت بەڵام بۆ خاک و بۆ جوتیار مژدەی بەردەوامی و ژیانەوەی ئابوووریە